شلون شرير يا؟ شلون شرير باشا؟ او نسان كاك السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. سيخو مالك. بالله سبكم بخوي ربنا وسمكم ربنا ما تطلع لي رقصنا اول شيء عندنا قلت كلنا بەناوی خدا گەورە میهرەبان سەرتا دڵسۆز و هاوخەمی خۆمان بۆ خۆراگری بەرخودانی براکوردەکانمان دەربدەبڕین لە خۆراوای کوردستان وا دیار بێمە ئەم خاڵانە و ئەم پێشنیارانێکەوە ئێستا فەخشی دەکەین وا دیار بوولانە خۆپیشاندانەکان ئەنجام بدەین بەڵام بەهۆی ڕێگریکردنی ئاسایش و چەند لایەنێک کەوا بڵاوان بە خۆپیشاندانەکان کرد ئێستا وا دیار لێرە دەخوێنینەوە و سەرڕای ئەوەشکەوە چەندان کیلۆمەتران بڕێەوە بۆ ئەوی بگەینە کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ ئەوەی داواکارەکانمان بگەین بە شوێنی مەبەست دیارە گرفتەکانی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیادبوون دەچن لە ناویشاندا دانیشتوانی نەعیس میلان بەداخەوە نەعیەکەمان بەدەست بەرپرسە کەم تەرخەم و بێباک لە ئاس داواکاریەکانی خەڵک دەناڵێنێت ماوەی چەندین ساڵە کۆمەڵێک کێشە بەرەوکی نەعیەکەمانی گرتووە هیچ هەوڵێکی جدیش نەبوو بۆ چارەسەرکردنی بۆیە ئێمە وەکو دانیشتوانی نەعیس میلان ئەمڕۆ هەڵسەین بە ئەنجامدانی خۆپیشاندانێک بۆ ئەوەی لێرە داواکاریەکانمان بگەێنی لانی پەیوەندیدار کە بە چەند خاڵێک لە خوارەوە ئاماژان پێ دەکەین خاڵی گرنگ کارەبایە کە داواکاری سەرەکی خۆپیشاندانەکانە ئەم بێکارەبە تاوی دانیشتوانی نەعیەکەمان نیگەران کردووە سەرڕای نەبوونی مۆلد ئەهلیەکان کارەبای نیشتیمانیش لەو بڕی کەمتر لەو بڕێ کە حکومەت دیاری کردووە دەدێت بە هەوڵاتیان بۆ داواکانین کەوا گرفتی کارەبان بە چوتین کات بۆ چارەسەر بکەن دووەم نۆژەنکردنەوەی یاریگا بۆ ماوەی 10 ساڵە دروستکراوە بەڵام بەهۆی نۆژەن نەکردنەوە و ناچار وەرزشوانان و گەنجان چەندین کیلۆمەتر دەبڕن بۆ ئەوەی دانەبڕین لە وەرزش سێم چاکردنی ڕێگاوبانەکانی سنتەری نەعی و دروستکردنی باختەی ساوانی و کردنەوەی سنتەرێکی ڕۆشنبیری لە کۆتاییدا پێویستە سەرجەم داواکاریەکانمان بە زووترین کات جێبەجێ بکرێت ئەگەرنا خۆپیشاندانەکانمان ترتە دەکەینەوە و هەڵوێستی ترمان دەبێت داواکاری 32 گوندی نەعیس میلان